بەڵە بەڕێزان هەر سەبارەت با بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عراق و ناردنی بڕی 700 ملیار دلار بۆ هەرێمی کوردستان گفتوگۆ لەگەڵ بەڕێز هێویدار ئەحمەد ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان دەکەین کە بەڕێزان لە سودەی ناوەند لای ئێمە میوانە. کاک هێویدار بەخێر بیت. زۆر مەمنون، سپاس کاکەم. ئەم بڕەپارەیە ئەو 700 ملیار دلارە تەواوە پێڕازین، پێویستە ینی پێڕازی بین. سڵاو ڕێز بە جەنابتۆ بۆ هەموو بینەرانی کوردستان 24 ئەو پارەی کە قرار بوو لەسەر بدرێت ئیتفاقەکەەوە بۆ 800 ملیار دینارەکە بێتن، 3 مانگ نەبێت 6 مانگەکە بێتن. ئێستا بوو ئەم قرارە درراوە کە بووتە 700 ملیار و 700 ملیارەکەش بووتە 3 مانگ لە کوبنەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران کە من پەیوەندیم هەبووە لەناو لەگەڵ هەندێک بەڕێزانی وەزیری حکوومەتی عێراق کە بۆ قرارەکە وهای لێ هات. عێراق بە حجەتی ئەوەی کە ئێستا سیولەیان لە بەردەستنیەوە تاوەکو ئێستا بودجەی 23 ساڵی 2023 کە لە پەرلەمانی عێراق دوای ئەو هەموو شەڕەشەقە دەنگی لەسەر دراوە، تەنیا 1 لەسەر 12 ساڵی 2022 خەرجەکەن هێشتا بودجەکە هەموو خەرج نەکراوە. ئەم پارەی کە دەنێرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابەشکردنی موچە 3 دفعەیە، بە 3 دفعە خەرج دەکرێتن. حسەی هەرێمی کوردستان وەکو لە قانونی موازنە هاتووە لە 2023 12.6% هەموو بودجەی عێراق دوای دەرهێنانی نەفەقاتی سیادی و حاکمە حسەی هەرێمی کوردستان 12.6. ئێستامە وەکو دەفعە 3 دفعە 1 2 3 دەنێرێتن مانگی جاوان دەنێر مانگی 9 11 یان 7 و 8 سێ پارەکە دەگاتە هەرێمی کوردستان هەر مانگێک حسەیەک لێرە دەست دەکرێتن بە دابەشکردنی موچە. طبعا ئەمە چەند هەنگاوێکە. هەنگامی یەکەم ئەوەیە پارەکە بە دفعە دێتم. هەنگاوی دووەم موچەکە لە هەرێمی کوردستان لە مانگی 7ەوە بە دڵنیایەوە ڕەنگە خەرج بکرێتن کەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پارە خەرج دەکاتن. دوای ئەوە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان سبەینێ ڕەنگە نووسراو بکاتن بۆ وەزارەتی دارایی نووسراو دەکاتن بۆ هەردوو بانقی ڕەشید و ڕافیدەین نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هەردوو بانقەکە دانیشتنی دەکاتن. ئەمڕۆ دنیاتانە کە ماوەیەکی کورتی دەوێتن یەکسەر دەست دەکرێتن بە ئینتلاقی پارەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تقریبا دو سێ ڕۆژی ڕەنگە پێ بچێتن. دەستپێکی مانگی ینی هەفتەی داهات و کوتای ئەو هەفتە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە دەست بکاتن بە دابەشکردنی موچە ئەوان مانگانە دەنێرن 700 دەنێرن بە جیانوینە لە سەرێک بنێرن توش لێرە لە سەرێک پارەکە بدە هەرێمی کوردستانی موچە خۆرانی هەرێمی کوردستان. باقی پارەکەی تر ئێمە 940 ملیار دینار خەرجی یەک مانگی موچە خۆرانی هەرێمی کوردستانە بە پێ ناو بودجەی 2023 عێراق بوو هەر مانگێک بەس بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستانی فەرمانبەری مەدەنی 770 ملیار دینار. عێراق 700 ملیاری ناردووە. طبعا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی بووایە پێش ئەم سەردانەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت و ستافی ئەنجومەنی وەزیران جێگرەکەی لەگەڵ بووە بە 500 ملیارەکە عێراق ڕازی بوو بەبێ ئەو قەرەباڕەکەی ینی کە تو داوا بکەوە حەقی منە و قەرزێکمان بێ 500 ملیارەکە عێراق خۆی ڕازی بوو هەر خۆی دەینات. بەڵام بۆ ڕازی نەبوو بکەدە 800 ملیار ئێستا بە 700 هاتووە و دوای ئەوە تو دەچی بۆ دوای ئەم پارێکە تەواو بوو تو مانگی 12 لە پێشتە بوو تەسویە حساباتی ئەم ساڵ 2023 حسای هەرێمی کوردستان 12 لەم تەسویە حساباتە چ دەکرێت؟ طبعا کۆمەڵێک ڕێکار هەن. یەکێک لەوانەیە کە ناخۆی کلیلی وەرگرتنی هەموو پشکێکی هەرێمی کوردستان حەقی قانونی دەستوری کە حەقی خەڵکی هەرێمی کوردستانە بۆی عێراق نەڵێتەوە منەتم بە تو کرد ئەو پارەی دەمەتوت بودجەی توی لەدەست ئەواندایە نەوتەکەی تویان ڕاگرتووە هەموو شتێک ئێستا لەگەڵ ئەوانە تو لێرە کە بەم سەردانش دەرکەوت کلیلی بەدەستهێنانی هەموو مافەکی هەرێمی کوردستان ناوخۆی خۆی هەرێمی کوردستانە. ئەم سەردانەی کە جەنابی سەرۆکی حکوومەت کردی بوو بەغدا جێگیری سەرۆکی حکوومەت وەزیری داری لاەنە پێکهێنەرەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە لەگەڵ بۆن ئەو سوورەتەی کە پێشاندرا عێراقیش ناچاری کرد کە لەگەڵ تۆ مفاوزات بکات و زووتر ئەوەی کە تو دەیەوێتن زووتریش بەدەستبێنی بۆ هەر داواکردنی هەر ماف ئێستحقاقێک ئەم یەکگرتو و یەک دەنجە عێراق ناچار دەکات کە داواکان جێبەجێ بکات. قووەتی هەرێمی کوردستان پێشان دەداتن قووەتێکی کە تۆ چەند قووەتێک ینی چەند ئەوەی پاڵپشتی بەدەستینە قووەتی ناوخۆی هەرێمی کوردستان کە ئەمە پاڵپشتێکی گەورەیە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بەڵێ دامی ئەم ستافەکە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرکێشی دەکاتن و وەلایەنەکانی بەشداری ناو حکوومەت یەکێتیە گۆڕانە هەمووی بەشدارن. و دووەمیش عێراق خۆی تەماشای توەکە تو یەکگرتووی کێشێکی ناوخۆت نییە ناتوانێتن اختراقی ناولانی تو بکاتن هەرێمی کوردستان کەدەوە. دومیش لانی نێودەوڵەتی هەرێماتی هەموو دەکاتن کە قووەتێکی زیاتر بە هەرێمی کوردستان بدات بوو بەدەستهێنانی مافە دەستوریەکانی و یاسایەکانی خەڵکی هەرێمی کوردستان. و بە تەسەوری خۆم ئەو پێش معلوماتانەی هەمە ڕەنگە
لە ماوەیەکی نزیکدا دەست پێشخەریەکە لە هەرێمی کوردستان هەموو لانەکان سیاسی هەرێمی کوردستان کۆ بکرێتەوە ڕەنگە لە سەرۆکاتی هەرێمی کوردستان هەموو لانە سیاسیەکان دەست پێشخەریە لەلایەن شێوە دەبێت لە ماوەیەکی نزیک بام ئێمە دەست پێشخەر نەبین لە دەست پێشخەری ئەو دەست پێشخەریەکە دەکرێتن بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان لانە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆ دەکاتەوە لە سەرۆکاتی قەزەکە قەزی خێرەیە ئەگەر بیڵێ قەزی خێری چی ینی ئەوە لانە سیاسیەکان بۆشیان دەرکەتن کە ئەم قووەتی کە هەبوو لە بەغدا هی یەکگرتووی بوو بۆ ئەم یەکگرتووە بەردەوام بێتن و زیاتر بنیاتنانەوەی لەسەر بێتن ئەو شوێنێک کە کۆ بێتەوە لانەکان و کە ئەوەیە سەرۆکاتی هەرێمی کوردستان بەڕێز نشیرمان بارزانی بەو ئەمڕۆ بەیاننامەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ژەر کەوتووە تەمان ئەمە هەموو بە پاڵپشتی ڕاستەخۆی جەنابی سەرۆک بارزانی بووە هەم لەگەڵ لانە عێراقیەکان هەم لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەم ئەو پاڵدانەوەی کە دەبێتن ئەم کارە بکرێتن لە ماوەیەکی زۆر کووردا ئیشەکە کراوە دەریش خستە کە تەسیری هەیە و ئەمە بەردەوام دەبێتن بۆی بەرهەمی زیاتر بچێنێ بۆیە نەکو دوای ئەو سێمانگە بچێەوە بەغدا بەڵە کاکەتو زۆر باشە مشکلەکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەو یەک ڕیزی و یەکگرتوویە یعنی قسە لەگە هەر چێ دەکەی تەرکیزی لەسەرەوە هێستا قسە لەسەرەوە دەکەینەوە بەڵام پێش ئەوە دەمەوێت پرسیاری ئەوەش لێ بکەم بۆ مانگەکانی دیکە دەگوترێت دوای ئەوەی کە لە ئەمریکا گەڕایەوە سوودانی وەزیرە کوردەکان لۆبیەک دروست دەکەن لەسەر ئەمە کە دابنیشن و قسە لەسەر ئەمە بکەن بۆی دەنگ لەسەر بڕپارەکەی دیکە بدرێت مانگەکانی دیکە ئەمە چۆنە فعلەن ینی حکوومەتی عراقی ئەمە دەکات سوودانی ئەمە دەکات سوودانی خۆی بە هەرێمی کوردستانی وتوانی خۆی لەگەڵ ئەوەتی حتا ئێستا سوودانی وەکو ڕئیسی حکوومەتی هەرێمی وەکو ڕئیسی حکوومەتی عراق لەگەڵ هەرێمی کوردستان هەڵسوکەوتەکانی هەنگاوەکانی باشە و پیاوێکی ڕازگووە باشە ئەوە لە ئاستی باڵایی هەرێمی قیادەی هەرێمی کوردستانمان بیستووە کە مخاتبەی لەگەڵ سوودانی دەکەن ماوەتەوە لە عێراق ئەوەیە ینی تو چەند نمونەیەکی پێکینەری حکوومەت هەیە لە دنیا حکوومەتی دوو حەزبی حکوومەتی سێ حەزبی حکوومەتی بنکە فراوانی وەکوی عێراق هەیە لانی دیکە بەشدان لەو حکوومەتە بە سوودانی داوای کردووە لە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەردانی لانەکانی تر بکەن بۆی بە وەزیرەکانی خۆیان بڵێن لەناو ئەنجومەنی وەزیران دەنگ بە پێشنیاری کە دەکەین بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان بیدەن بۆیە لە هەمویان آخر سەردانەکەی کە لای قەیس خەزعەلی بووە بەڕێز قەیس خەزعەلی کە سەرۆکی عەسایبی ئەهلیحەقە هەر هەمویان سەردانیان کردووە سەردانی فەتحی کردووە ینی هەرچی ئەو لایەنانەی پێکهێناری لایەنە شیعەکانی ناو حکوومەتن پێکهێنەری حکوومەتن سەردانیان کردووە و ئەم سەردانش جارێک لە بیرمە بەڕێز سەرۆکی حکوومەت جەنابی کاک مەسرور وتی ئەمن مەسئولی ئەمە مەسئولی خەڵک نین ئەمە خزمەتکاری خەڵکین و لەو منسبانەی خزمەتی خەڵکی خۆمان بکەین ژیانی خەڵکی خۆیان خۆش بکەین خەڵکی هەرێمی کوردستان ئەمڕۆژ لە پەیامەکەی زۆر ڕۆم بوو کە خەڵکی هەرێمی کوردستان خۆڕاگر بووە پشتی لە حکوومەتی خۆی نەکردووە و خەڵکی ئێمە تێگەیشت کە مەسەلەن نیەتی هەرێمی کوردستان چی بوو تو نەوتت دەوێت نەوتەکە تەسلیمیان کردووە خەڵکیش وتی ئەوە تەسلیم کرا قەراری محکەمەی فیدرالی دەرچوو قەراری محکەمەی پاریس دەرچوو بودجەکە کەوتە دەستی عێراقیانی هیچ بیانوویەک لەلایەن هەرێمی کوردستانەوە نەهێڵرا کە حکوومەتی عێراق بڵێ کاکە وەڵڵا لەبەر ئەو شتە من ناکەم ئێستاش نەوتەکە تەسلیمەکەین ینی حکوومەتی عێراق خۆی ناتوانێت ئەوە بکات ئەو مافوشایستەکان نەداتەوە ئیتر ینی ئێستا لەگەنەوە دەوڵەتی ڕای جیهان چی سەبارەت بەما ئەمریکا نەتەوەی گرتوەکان حکوومەتی عێراق ئەتۆ لوبیت هەیە ئێستا مەسەلەن لوبی ناوخۆیت هەیە لوبی هەرێمیت هەیە لوبی نێودەوڵەتیت هەیە هەموو لایەنەکەش یاریەکەی بینی کە هەرێمی کوردستان لەم یاریەدا بەریئە ینی تۆ ئەوەی کە هیچ نەماوە تو لەگەڵ عێراق نەکەی تەنان نەوتەکە کە ئێستا 85,000 بەرمیل تەسلیمی نەوتی عێراق یان تەسلیمی عێراق ئەەکەین مە قسەی خۆیانە ناتوان هیچ بۆڕیەکی مەسلەی تەکنیکیە کە ناتوان نەوتی هەرێمی کوردستان وەربگرن و عێراق لە مەسفەکانی خۆیان بیفرۆشێتن ئەوە بە تانکەرە تۆ هەموو تانکەرێک بینی 36,000 لتر نەوتی ڕەش تێ بکەیت تا دەچێتەوە مەنتەقەیتر وەختی دەیەوێتن ماوەتەوە ئەو بابەتانە ئینشەڵڵا ئەوەی ئێمە دەبینن دەرگای خێر بووتەوە و دەبێت دەرگاکە هەمووی بکرێتەوە بەڕووی خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکە هی ئەوە نییە مستحق نییە و سزا بدەیت مستحقە تو ژیانی ئەم خەڵکە خۆش بکەیت ئەم بینینە کە دەرگای خێر دەبێتەوە تەنیا قسەی خۆشە ومێدا پێشبینیە یاخود شتێک هەیە شتەکە هەیە و ئەنجامیش بوو ینی ئەم دەرگای خێرەی کە قووەتێکی هەرێمات تەمە قووەتەکە یەکەم جار ناوخۆی هەرێمی کوردستان بوو کە ئەمە کرا دەرگای هەرێماتی بوو پاڵپشتیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان دەرگای نەودەوڵەتی بوو خەڵکی هەرێمی کوردستان و سوودانیش نەیتوانی ئەم جارە سەردانی ئەمریکا بکات لەگەڵ بایدن کۆبوونەوەی بکاتن کە تو مشکیلەی بەشێکی خەڵکی
هەریمی کوردستان کە لەگەڵ عێراقا تو هەموو شتێک دێوەلگرتەوە و هیچ پێ نەدەی ینی پێش ئەو سەفەرش بکرێتن یەکێک لە خاڵەکانی گرنگی ئەمریکا کە تەعامل لەگەڵ عێراق ئەکاتن هەریمی کوردستانە وەختی خۆشی لە دەستپێکی پێکێنانی ئەم حکومەتە مشکلەی دروست بوو لە ئیسیولەکردن لە واشنگتنەوە پارە بێتن بۆ عێراق مشکلێکی گەلە گەورە بوو دولار بەرز بوو تا 175 میلیارد لە ناو عێراق هەستان بیریان کرد کوردێک هەڵبژێرن وەزیری دەرەوەی عێراق وەزیری مالیە نییە چۆ ئەمریکا داوای مەسەلەی پارەی کرد و ئیطلاقی پارە بکاتن بۆ هەریمی کوردستان کورد لە دروستکردنی عێراق شەریکەوە شیعەکانیش پێویستیان بە خەڵکی هەریمی کوردستان و بە سیاسەتی هەریمی کوردستانە بۆ دروستکردنی ساقامگیری لانی کەم لەو قۆناغی کە تا ئەمریکا ئەوەی دەوێت بە زۆرێکی کە قسەی لەسەر بکەین عێراق دەبێت ئەمریکا ڕازی بکات ئەم ڕازیکردنی ئەمریکا هیچ لایەنێکی دیکە عاجز ناکات ئەمە مشکلەمانە عێراق بۆ خۆی کێ ڕازی دەکات ڕاستی مشکلەکە خەڵکی هەریمی کوردستانە بێ ژیانی خەڵکی هەریمی کوردستان و ئەمەی کە خەڵکی هەریمی کوردستان تا ئێستا تەحملی کردووە ڕازیکردن مەبەستەکە دەبێ ئەمانی پێ بزانین وەسەرۆکی حکوومەتی هەریمی کوردستان جەنابیان لە تارەکەی خۆی ئەمڕۆی کە لە نووسینەکە خۆی پێزانینە بووە بۆ خەڵکی هەریمی کوردستان ئەمە هەموویان ئەم ئەوەی کە من باسم کرد ئەو کارتانانە کە تێکەڵ کراون ئێمە هەریمی کوردستان نتوانرا عێراق نەیتوانی هەریمی کوردستان ئاوت بکات دەربکاتن لە پرۆسەکە و لە داهاتوش لە هیچ پرسێکی دیکە ئەوە کلیلەکی ناوخۆی هەریمی کوردستانە باشە دیسان ڕیادەکەشی ئەوەیە ینی قیادەکەی ئەوەیە ڕیادەکەی ئەوەیە کە لە ناوخۆی هەریمی کوردستان ئەم یەکگرتوونە بەردەوام بێت و پەرەی پێ بدرێتن بۆی زیاتر ئەو مافە شایستەدارەکانە سیاسیەکانە یاساییەکانە دەستوریەکانی خەڵکی هەریمی کوردستان بەدەست بێنی باشە کەواتە کاک هێویدار ئەمە جگەل مەسلەی ئەمەی کە مۆزوع نوێ و مەسلەی شایستەداراییەکانە بابەتەکانی دیکە کە بە هەڵواسراوی ماونەتەوە کۆمەڵێک ڕێکەوتنی دیکە هەبوون مەسەرەن ئەوە 140 ئەوە ڕێکەوتنی شنگالە هەموو ئەمانە دەکرێت ئەمە بڵێ زمینەیەکە لە داهاتووەکی نزیکدا ئەمانە هەمووی قسەی لەسەر بکرێت و جێبەجێ بکرێت هەر لە چارچەوەی ئەم زمینەی کە ئێستا ڕەخساوە ئەتوکە حکوومەتی عێراق بەرنمەکەی لەناو ئەنجومەنی نوێرانی عێراق کاتێ متمانەی پێدرا بە بەرنمەکەشی درا لەناو بەرنمەکەی ئەو خاڵانەی هەمووی تێدایە باشە کە قەزیەی کورد تەنیا قەزەی موچە بوجە فروشتنی نەوت نییە و عێراق ئێستا کەمێکی تر ینی ماوەیەکی تر دوای هەڵبژارتنی ئەنجومەنی پارێزگەکان یاسایی نەوت و غازی لە پێشە و تو هەڵبژارتنی ئەنجومەنی پارێزگەکانی لە پێشە ئەمە هەموو پێویستی بە هاوکاری هەماهەنگی هەیە شەراکەت هەیە لە بینی هەریمی کوردستان و حکوومەتی فیدرال تو ئێستا مەسەلەن قەزێکی تر لە عێراق دروست بووتەوە هاتنی چدانم شیعەکان ئەڵێن هاتنی بووتەوەیە دێوێک لە بەردەمیان کە مەسەلەن سونەکان دێنەوە شەڕی دروست دەبێت شەڕی دروست نابێتن هەموو ترسێکیان هەیە لە مەسەلەی 2024 ئێمە هەریمی کوردستان بەشێک نین ینی ئەوەی کە من لە موقعی خۆمەوە قسە بکەم ینی هیچ پۆستێکی ڕسمی ئێستانیمانە بەڵام ئەوەی کە لە قیادەی حزبی خۆمان تێگەیشتینە و قیادەی حزبی ئێمە و پارتی دیموکراتی کوردستان ئێستا پۆستە هەرە یەکەمەکانی هەریمی کوردستان لە دەستدا لەگەڵ شەریکەکانی سیاست دەکەن بەشێک نابین لە تێکدانی عێراق ئەمە بە تێگەیشتنی بەشێک نابین لە تێکدانی عێراق و بەشێک نابین لە تێکدانی هیچ وڵاتێک کورد ملەتێکی ئاشتی خوازە و هەمیشە داوای حەقی خۆی کردووە لە ڕێگەی ئاشتیەوە و تەنیا بەرگری لە خۆی دەکاتن باشە دیسان تەرکیز لەسەر مەسەلەی موچە دەکەینەوە بۆ مانگەکانی داهاتوو یعنی دیسان ئەم دانیشتێکی دیکەوا هەیە و ئەوەی کە قسەی لەسەر دەکرێت ئەوەی کە نەهر و ڕەوانزیش ئاماژەی پێدا کە جارێکی دیکە دانیشتن دەکرێتەوە بۆ مانگەکانی دوایی وای لێ دێت کە دیسان لە ماوەکانی داهاتوودا شاند بچێت و ئەو قەرەباڵغی کە باست کرد ئەمە ڕووبداتەوە و دانیشتن و لەگەڵ لایەنەکان و دیسان چییە وڵا بۆ مانگەکانی دیکە بڕیاری لەسەر بدرێت یاخود تەواو ئەمە هەر بۆ ئەوکانی دیکەشە چی لێ دێت نازانم چی لێ دێتن و بەرچاوڕوونێکی تۆ بڵێ شتێکی ناخۆش ناتوانم بڵێم وڵا ئەوە ڕوودەداتەوە تر عێراق جارێکی دەکەوتە کەمین بۆ ئێمە دەمینێتەوە ئەو ڕفتارەی کە عێراق لەگەڵ حکوومەتی لەگەڵ خەڵکی هەریمی کوردستان دەکات پێتوای عێراق باش ڕفتار دەکات ئێستا ینی نیەتەکان باشن ئینسان لە هەر شتێکی باش قسەی خێر بکاتم باشترە و ئەوانیش هاتوونەتە پێش حکوومەتی هەریمی کوردستان زۆر لایەن هەبوونە کە لەگەڵ ئەم بڕەپارێ نەبوون هێشتا پیان وا بکە دەبێت کەم بکرێتەوە تەنانەت سەر ڕای ئەوەی کە ئێستا ئەوە موافقەی لەسەر دراوە دەیانەوێت بە جۆرێک لە جۆرەکان کە یاسایی نییە ناتوانن ئەمە بکەن ئەم بڕەپارەیە نێت ینی هەندێک لایەن هەم کار لەسەرەوە دەنگی نەشاس هەیە لە عێراق خاصەتەن بەرەو هەڵبژارتنی ئەنجومەنی پارێزگاکان ئەچەن هەندێک لە پەرلەمانتارەکانیان ئەڵێن سبەینە ئەچین شکات دەکەن ئەوەی من پرسیارم کردووە لە قانونزانەکان لەو برادرانی ئێمە کە لە بەغدا
بەرگری لە حەقی هەرێمی کوردستانەکەن ئەوەی کە دەدرێتن قەرزە بانک لە ڕێگەی قەرزەوە دەدرێتە هەرێمی کوردستان نەک لەو پارەی کە لە ناو بودجە هەیە دواتر تەصفیە حسابات هەیە وەرە هەرێمی کوردستان من چەند پارەم بە تو داوە چەندی تو لای منە هی من چەند لای توە ئەوە لە مانگی دۆزدا ئەو تەصفیە حساباتانە دەکرێتن و حەسەی هەرێمی کوردستان بە پێی قانون کە لە پەرلەمان خۆیان دەنگیان پێداوە 12.6 هەموو مانگێ دەبێت بووم و چەخۆرانی هەرێمی کوردستان ئێمە پێویستمان بە 940 میلیارە لە ناو بودجێ عێراق 770 میلیاریان داناوە باقی پارەکەی تر لە ناو داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان دابین دەکەی ئێمە تقریبا بۆەوەی هیچ کێشەمان نەبێتن لە هەرێمی کوردستان دام و دەستگەکان پرۆژەکان مەکتەبە کارەبایە خەستەخانەکانە جادە ینی پاکردنەوەی شارەکانە ئەوەی دام و دەستگەکان بەڕێوەبەی بە موچەوە مانگی هەرێمی کوردستان پێویستی بە تڕۆلیونێک و نزیکی 100 میلیارد دیناری هەیە ئەوە کە پارەکان ئێستا کە دێت بۆ هەرێمی کوردستان 700 میلیارد دینار لە عێراقەوە دێتن زایدان 320 میلیارد دینار داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانەوە 930 میلیارد نزیکی 30 میلیارد دیناریش ئەو 23 میلیۆن دلار کە هاوپەیمانان ماگانە دەدەنە هەرێمی کوردستان ئەوە کردی 30 میلیارد 320 میلیارد ئەوە 350 700 ئەوە 950 میلیارد دەمینێتەوە داهاتی ناوخۆی هەرێمی ئەنی ئەو هەموو داهاتەکان تقریبا سەروی دەکاتە تریلیۆنێک و 40 میلیارد دینار کە بۆ هەرێمی کوردستان دێتن تۆ جگە لە موچە باقی مەشاریعەکانی تر قوتابخانە ئێستا هەیە کارەبا هەیە خەستەخانەکان هەیە وانەوە هەموو ژیان ڕاوەستاوە بازار ڕاوەستاوە لەوەی کە عێراق نەیتوانی پارەی خەڵکی هەرێمی کوردستان بداتن ئەم حملەیەکراوە ئەنی هەموو شتێکی هەیە ئێستا خۆیان بە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆژ لە ئەنجومەنی وەزیران وتیانە ئێمە مشکلەی سیولەمان هەیە سیولە چێت تاوەکو ئێستا بودجەی 2023 دابی نەکردووە لەگەڵ ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی عێراق قسم کرد وتی کاک وڵا لە وەزارەتی تەندروستی بوون مشکلان هەبوو عێراق مشکلەی هەیە لە جێبەجێکردنی ئطلاقی پارەی بودجەی نیەتی خراپ نییە تەنیا ئەوە یەکەم میکانیزم نیەتی خراپ نییە ئێمە ئێستا باسی نیەتە باشەکە ئەکەین کە ئەمڕۆ قەراریان داوە وام قەرارەشی بە حەزی خۆیان نەبووە ینی بەو یەکگرتو و توکمە و سەردانی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان کە جەنابی کاک مەسعود سەردانی کردووە بۆیان ڕوونی کردووە لە ئێمەوەیە ینی لێرەوەی با بڵێن لە هەموو شتێک لێرە لای خۆمان دەستێگەیشتن و ئەم نیەتەی کە هەیە و ئەم یەکگرتوویە بۆ ئەنی بۆ بودجە چی بەسەر دێت مەسەلەی بودجە چۆن دەبێت پێم و دوای ئەو سێ دەفعایی کە عێراق دەنێرێتن شاندی حکوومەتی هەرێمی کوردستان ینی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق جا لە ئاستەکەی نازم تا ئێستا دیار نییەوە تازەمە باسی پارەکە دەکەن کە دێتن مفاوزات دەکەن لەسەرەوەی 12.6 من چەندە لە بودجەی 2023 چەند ناردووە بۆ من چەندت من بۆ تۆ دەبێ بنێرم لەوە ئەمە نیەتی باشەکەی وەرەگرین و باشترش قسە لەسەر ئەوە بکەین و خەڵکێکیش هەیە کە ئەندری باسی ئەوە کاتن ئەی وتان ئێمە جارێکی تر ناگەڕێنەوە عێراق و خۆمان دەژوێنین و ئەوانە پێویستمان بە عێراق نییە کاتێک کە تو نەوتی هەرێمی کوردستان لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان بوو تو داهاتی ناوخۆتە بۆ هەموو مانگی بەبێ پارانەوە بەبێ تکا بەبێ ناردنی ئەم هەموو شاندا بەبێ ئەوەی کە وەکو منەتێک بێتن لە عێراق بوو خەڵکی هەرێمی کوردستان ئێمە ئیدارەی هەرێمی کوردستانمان کردووە و ئێستاش قسەی جەنابی سەرۆکی حکوومەت و ئێمنوی هەموو خەڵکی کوردستانەوەیە کامە شاری هەرێمی کوردستان تو ئەتوانی بەراورد بکەی بە شارەکانی عێراق ئێمە زۆر پێشترین لەوانە مەسەلەیەکی بودجە ئەوە نەوتی توی بڕیم ئەوە بودجێ بۆ تودانە ئەوە نەهێت تو نەوتی خۆی بفرۆشی ینی هەموو شتێک و ئاخرشت حەقی تۆ تۆ پارەی خەڵکی هەرێمی کوردستان بدەیت کە تۆ دەی دوسێ مانگ ڕائەگری ئللا ئەبێ بچی بڵێت خوا پارەی خەڵکی کوردستان بدەن و سەرباری ئەوەشی ئەمە کرا خەڵک خۆش بژیتن ینی من ئەیزانم ئینسان ناتوانێت هەموو شتێک بڵێتن ئەم شعوری کە دروست بوو لای قیادەی هەرێمی کوردستان بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان گەیشتبووە لەوتگە ینی تاوەچی تر قبول ناکرا ئەم شاندە پێکێنراوە بە ئەنجامێکی باشیش بەدەست گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان بەڕێز هێویدار ئەحمەد ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان زۆر سوپاس ماندومان کردیت ڕێزی موفق بن